مخصوص بۆ کاکە هێمنی کاڵەگی خۆشەویست و مامۆستا دەربازی خۆشەویست و پێشکەشە بە کۆمپانیای نورەدین، پێشکەشە بە وەسا هیوا و وەسا ئازادی خۆشەویست و ماباقی میوانە خۆشەویستەکان، پێشکەشە بە کاکە بواری وایەرمەن. بژین ڕۆژی دۆست و یاراوان دوور بە دوور بە لێم ساواقی کاتیا بەردا و زاران دوور بە دوور بە لێم ساقی کاتیا بەردا و زاران دوور بە دوور بە لێم ساواقی چیت پێ بڵێم مارکەماوە دوور بە دوور بە لێم ساواقی چیت پێ بڵێم مارکەماوە دوور بە دوور بە لێم ساواقی بڕۆ باوڕم پێت نەما دوور بە دوور بە لێم ساقی چیتر باوڕم پێت نەما دوور بە دوور بە لێم ساقی هاي شوانە و شوانە شوانەی ڕەنجاوەڕە شوانە و شوانە
بڕۆ لاز شۆ درۆزنی سیقەت پێ ناکەم بڕۆ لاز شۆ درۆزنی سیقەت پێ ناکەم بەبێ حۆری هەر وەک پەری تەماشات ناکەم بەبێ حۆری هەر وەک پەری تەماشات ناکەم گەزێ هێ من جان ژێر چەنەی سوور بێ مارێ بم گەزێ هێ من جان ژێر چەنەی سوور بێ قەبرم لە قەبری برا گەورە بێوەفا دوور بێ قەبرم لە قەبری براکەم بێوەفا دوور بێ بڕۆ لاز شۆ درۆزنی سیقەت پێ ناکەم بڕۆ لاز شۆ درۆزنی سیقەت پێ ناکەم بەبێ حۆری هەر وەک پەری تەماشات ناکەم بەبێ حۆری هەر وەک پەری سەیرت ناکەم کێلی قەبری دارێبم خۆم بەدار و دەرسێوی دارێبم بە فیدای مەم کۆڵەی زود هەنارێبم هەتاکو کەنجێ ئینتیزارێبم هەی دەڵێن دۆزەکەم دەگەڕێتەوە دەڵێن دۆزەکەم دەگەڕێتەوە هەر لا ئێستاوە بەخێر بێتەوە هەر لا ئێستاوەم بەخێر بێتەوە خۆم بەدار و دەردار و دار سێوی دارێبم بە فیدای مەم کۆڵەی زود هەنارێبم هەتاکو کەنجێ ئینتیزارێبم